سڵاتان لەبێ من ساکارمەرم لە دیجیتال میدیا یاناتیەوە لەگەڵمان بن بۆ وەرگرتنی زانیاری نوێ سەبارەت بە فێستیڤاڵیکان. 8 ئایار 8 ڕۆژی فێستیڤاڵەکەیە کە 4 کۆنفرانسی هەواڵی تێدا ئەنجام دەدرێت و 7 فیلم نمایش دەکرێن. 8 و 30 خولەک سەرەتای ڕۆژەکە بە فیلمی لافیان کورنی کە لە دەرهێنانی JP و ئێلدارینە دەست پێ دەکات و کاتژمێر 11 کۆنفرانسی هەواڵی فیلمەکە ئەنجام دەدرێت. لا کاتژمێر 11 ئەو کورتە فلیمانەی لە پێشبڕکێدان نمایش دەکرێن. 11 و 15 خولەکیش فیلمی ڤاروناگی کە لە دەرهێنانی بەهنام بەهزادیە نمایش دەکرێت. 11 و 30 خولەک فیلمی گۆکسۆن کە لە دەرهێنانی ناهۆنگجینە نمایش دەکرێت و کاتژمێر 2 و 15 خولەکی نیوەڕۆژ کۆنفرانسی هەواڵی فیلمەکە بەڕێوە دەچێت. 12 و 30 خولەکی نیوەڕۆ کۆنفرانسی هەواڵی فیلمی ماغۆزا کە لە دەرهێنانی برێلا میندۆرایە بەڕێوە دەچێت. فیلمی لیۆ کۆن کە لە دەرهێنانی پۆڵ فیچالیە لا کاتژمێر 1دا نمایش دەکرێت. دو بە دوایەوەش کاتژمێر 2 کۆنفرانسی فیلمی ئەکواریۆس کە لە دەرهێنانی کلیپەر مێندۆجایە ئەنجام دەدرێت و 2 خولەک پرۆگرامی یەکەمی سینۆ فاوندیشن بەڕێوە دەچێت و لە دواشیەوە کاتژمێر 4 و 45 خولەکی دوای نیوەڕۆ فیلمی لا تۆختی غۆژ نمایش دەکرێت کە لە دەرهێنانی میشێل دۆدۆکا. کاتژمێر 5 جوانەی سینەما لەلایەن ویلیام فریدریکەوە نمایش دەکرێت. دواتر کاتژمێر 7 و 9 خولەکی شەو فیلمی جەست لیڤین دو مۆنغ لە دەرهێنانی غافیەر دۆڵان نمایش دەکرێت. ڕۆژی 8می فێستیڤاڵ لە 2 و 15 خولەکدا با نمایشکردنی فیلمی یۆمی یۆغیۆ مادافوکاکۆ کە لە دەرهێنانی کۆریندا فیۆکاندا کۆتایی بەکارەکانی دەهێنێت و کامە پێشتریش کاتژمێر 2 دوای نیوەڕۆ نمایش کراوە. ئەوەی بینیتان کاروەجەندای 8 ڕۆژی فێستیڤاڵیکان بوو. لەگەڵمان بمێنەوە بۆ زانیاری زیاتر. Festival de Cannes.